گوند و دەستپێکردنەوەی قۆناغی کشت و کاڵکردن و ئاژەڵداری لەلای ئەو گوندنشینانەی کە ساڵانێکە گوندەکانی خۆیان جێهێشتووە و لە شارەکان نیشتەجێ بوونە بووەتە قسە و باسێکی گەرم. لەسەر ئەم پرسەش کورسات نیوز لە گەرمیان بە دواداچوونێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و دەرکەوت کە دیمەنی گوندەکان بە تەواوی ئاوەدانی زیاتریان پێوە دیارە. ئەم گوندنشینانەش پێیان وتین قەیرانی دارایی و کەمبوونەوەی جوڵەی کار و کەسابەت لە بازاڕ بووەتە هۆکاری گەڕانەوەی خەڵکی و سەر لە نوێ ئاوەدانکردنەوەی گوندەکانیان. دیگه ما پیشش دو مال بیمانه ایساقت دو مال تری بو هاتتو خانی بوی که لبرم خیران لشارع ایش نیا خزیات روگات لادیکان لبر بی ایشیو لبر بی موچیو اوانا هر دیکان دور بر ماش عینی و دیکان تری کشتی هروایا هیچ ایشو کاری کم نیلا شارع دانشتم باوجین لا سمو دانشتم هیچ ایشو کاری کم نی بینت شش حد مال گریاتو للروج بیا بانی ام خیران دارایی و مال روج بیا ماڵە گەڕێتەوە بۆ دیەکە. لە ساڵانی ڕابردوودا دامەزراندنی بێشوماری خەڵکی گوندەکان لە دامەزرا و فەرمانگەکانی حکوومەت وای کرد خەڵکی گوندەکان بە لێشا و کۆچ بەرەو شارەکان بکەن. ئەمەش گەورەترین زیانی بە ژێرخانی ئابووری هەرێم گەیاند کە ئێستا ئاسەوارەکانی دەرکەوتووە. چارەسەریش تەنها ڕێگایەکە ئەویش کۆچی پێچەوانەیە لە شارەوە بۆ گوند. جاران بەهۆی ئەوەی کە زۆربەی خەڵک معاشخۆر بوو ڕاتبی هەبوو خەڵک لە دێوە ئەهات بۆ شار ئەبوو بە پۆلیس ئەبوو بە مۆزەف ئەبوو بە ئاسایش ئەبوو بە کارمەند پیشە ئەسلەکەی خۆی لەبیرە کردووە کە بەڕاستی احتیمادێکی زۆر کۆمەلگاکە احتیمادی لەسرە. بەڵام ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی کەمی موچە و یان نامانی موچە لە هەندێک حاڵات یان زۆر کەمی موچە وای هاتە خەڵکەکە ئەگەڕێتەوە بۆ پیشە ئەسلەکەی خۆی واتە پێشتر کۆچێکە بوو پیانەوە کۆچی دێ لە لادیەوە بۆ شار کە ئەوە تەعەن پرۆسەیەکی هەڵەیە ئەسڵەکەی وایە کە ئێستا ئەکرێت لە شارەوە بڕووی بۆ دیەکان ئاوادان بکرێنەوە. حکوومەت دەتوانێت بە زۆر ڕێگا چارەسەری کورتخایەن و درێژخایەن بۆ قەیرانی دارایی بدۆزێتەوە کە گرنگترینیان پشگیری گوندنشینانە بۆ ئاوەدانکردنەوەی گوند و هاوکاریکردنیان لە پێدانی بیمەی کشت و کاڵی و پیشەسازی و ئاژەڵداری. ئەمەش بە وەرگرتنی قەرزی دەرەکی و پێدانی بەو کەسانەی کە ڕۆڵیان لە گەشەی ئابووری وڵات هەیە نەک تەرخانی بکات بۆ موچەی فەرمانبەر. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.